بۆچی هێشتا لەم سەردەمەیە ئەم نەهامەتیانە و ئەم دوو توند و تیژی بەرامبەر بە ژنان لەم ئاستە فراوانەیە کە ئاماژەت پێدا؟ بەرحاڵ هۆکاری خۆی هەیە. ئەم تونگ و تیژی و هەڵاوە ئەمەی ڕەبتی بە نظامی سەرمایەداریە، ڕیشەی ستەمکێشی، ڕیشەی هەڵاواردنجی، ڕیشەی تونگ و تیژی لە بەرامبەر ژنانە، لە بەرامبەر کرێکار و خەڵکی زەحمەتکێشە، ڕیشەکەی لە نظامی سەرمایەداریە. بۆ کۆتایی پێهێنانی ئەم هەڵاواردن و جیاکاری و ستەم و زوڵمە ئەبێ نظامی سەرمایەداری سەر و ژوور بکرێ، ئەبێ نەمێنێ، ئەبێ لە جێگەی دەسەڵاتێک بێ کە بتوانێت جواب بە نیاز و پێداویستەکانی خەڵک باتەوە، کە بتوانێ مافی ئازادی و یەکسانی فراهم بکە، کە بتوانێ ئیتر ئەوە یعنی پرسیارەکەم بۆچی سۆشیالیستەکان دەسەڵات نەگرنە دەست، بۆچی کۆمۆنیستەکان دەسەڵات نەگرنە دەست، حتا ریفۆرمیستەکان لایانی کەمەتوانن چاکسازی بکەن، ژیانی خەڵک چاکەن، ئەو هەڵاواردن و جیاکاری کە هەیە کەمی بکەنەوانەیە. لەبەرەوە هۆکاری خۆی هەیە. سەرمایەداری نظامێکە کە ڕیشی ئەم هەمووشتانی باسماکەن لەو نظامەیە و هۆکارەکانیشی ئەنواعی وەسائل و توول ئەگرێ بە دەستەوانەیە. لە مەسەلەی ڕاسیزم و کێستا باسم کرد، لە مەسەلەی کۆنەپەرستی دینەوە بەسەر ژیانی خەڵک، لە مەسەلەی پیاوسالاری، لە مەسەلەی ڕەگەزپەرستی، لە مەسەلەی دابشکردنی خەڵک بەسەر قەومیەت و بەسەر گروپ و بەسەر سێکتەکان. ئەمە واکا کە ئەم هۆکارانە واکا کە ئەم شتە هەد بمێنێەوە. ئەگەر سەیریکە یعنی مەسەلەن بەعام سەیری ئەم هۆکارانە بکەی، سەیرەکە لە هەموو دینەکانە ژن ضعیفتر ئەبینرێ، دەرەجە دوو ئەبینرێ، سەیرکە سەیری دینی ئیسلام کە ژن ضعیفەیە، ژن دوانیان بە یەک کەس حساب بکرێ لە محکەمەیە، حق و حقوقی لە دەستی مێردایە. ئەمانە هەمووی بۆ هەمیشە بە زیندوێتیش ڕایگرن، حتا لە وڵاتێکی وەکو ئەوروپایە کە لەباری قانونی و یاساییەوانێ وڵاتێکی مەدەنیە سکولارە، دەم لە مەدەنیە سکولار لەباری قانونەوە ئینسانەکان بەحساب یەکسانن لە هەموو مافەکانیانە. بەڵام سەیرەکەی لە عینی کاتە زۆر پاساوە هێننەوانەیە بۆ دین، زۆر پاساوە هێننەوانێ بۆ ئەو کەسانی کە بە ناوی دینەوانێ چوزانم مزگەوت ئەکەنەوانێ، چوزانم قسە هانی ژنانیان حیجاب لەبەرکەن، هانی مناڵەکانیان ڕەوانەی مزگەوتەکان بکەن. حتا لەم وڵاتانەشە ئەو سیمایانە زۆر بە ئاشکرا ئەبینرێ. کەمنین و مزگەوتانی لە لەندەنا هەیە، کەمنین ڕێگەیان پێدراوە بە 100 پارە کۆبکەنەوانێ تا بە ناوی ئەوەی مزگەوتی تر دروستکەن. و ئەو خەڵکەش بەڕاستی نازانێت بە عاتیفەیەکی بەسیط دوای مەوزوعەکەکەیەوە ئەزانێت کارێکی باشی کردووە. نازانم یعنی تۆ قرار نەبووە هەمیشە نوێژ لە مزگەوتا بکرێت، تۆ نوێژ ئەکرێ لە ماڵی خۆتا بیکەی، ئەکرێ لە مزگەوتا بیکەی. بەڵام ئەوەنەی کە ڕێگە ئەیان مزگەوت بکرێتەوە نە ڕێگە نایەن مەکتەب بکرێتەوانێ کە مناڵان تایە دەرزی باش فێر ببن. مەسەلەن حتا دژایەتیکردنی تەربیەی پەروەردەی سێکسی هی مناڵان، پەروەردەکردنی مناڵان کە لە مەکتەبەکانە هەیە، زوربەی هانی دایکەکانیان، هانی باوکەکانی کە نێڵن مناڵەکانیان ئەو دەرسانە بخوێنێ. بەرحاڵ ئەمە ئەو هۆکارانەیە کە وای کردووە ئەم سیستەمە، ئەم توموتیژیە توانای خۆی بمێنێتەوانێ. پێشتر ئیشارەم بۆیە لە ئێرانێکە ئەڵێ حیجاب لا ئەبێت حیجابی بە زۆر لەو لاشەوە سەیرەکەی ڕۆژ نییە خەڵکی ژنانێک کە ئازادی خوازن، یەکسان خوازن یان ئاکتیڤیستن زیندانی نەکەن، ئیعدام نەکەن. لە عێراقا بە عینی شێوە سەیرەکەی بەم ڕۆژگارە بە ناوی دینەوانێ یاسای جعفەری فەرزەکەن، یاسای فرەژنی فەرزەکەن. ئەو هەموو توموتیژە ڕوئەیە دەستگای وامان نییە، ئیمکاناتی وان اختیارانیە دەستگاکان تا بتوانن بەرەنگاری ئەم توموتیژیە بنەوانەیە. ئەمە ئەو هۆکارانەیە کە ڕێگە ئەیە ئەم توموتیژیە بەو شێوە فراوانەی خۆی بمێنێتەوانێ و کاریگەری لەسەر ژیانی ملیۆنەها ژنان دابنێ بە شێوەیەکی ئاشکرا. و
ژنان موقعیەتێکی خوارەوەیان هەبێ لە کۆمەلگا و حتا بگەڕێنەوە عێراق لەمە ئەم فترەیە کە مەوزوعی انتخابات هەبووە ئەڵێ خێر بە ژنانەکەن مەسەلەی کۆتایان هێناوە 25% بۆ ژنان ئەڵێ خێر بە ژنانەکان بۆ ئەبێ ئەوان قرار بن بۆچی نابێ ڕەفتی هەبێ بەوەوانێ کە توانایی ژنەکان ئیمکاناتی ژنەکان ئامادەیی ژنەکان بۆ جوابدانەوانێ بە پێداویستیەکانی ژیان لە بوارە جۆرا و جۆرەکانە بۆ ئەبێ ئاوا بێت ئەمەیە لەبەرەوە ئەگەر قسەکانی خۆم کورد کەماوانێ ئەمانە هۆکاری جۆرا و جۆرن مەسەلەی پیاوسالاری کە بۆتە مۆزوعێکی بەرچاو بە تایبەتی لە وڵاتانەی کە زیاتر مەسەلەی دین کاری خۆیەکە مەتابەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیاویە کە کاریگەری جدیان هەیە لەسەر ژیانی ژنان و ژیانی خەڵک ئەمانە هەمووی ڕەبتی هەیە بەم نظامی سەرمایەداریەوانێت تا ئەم نظامە هەبێ ئەم هەڵاوارن و جیاکاریە ئەبێ بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە ئێمە دەستەوەستاو بین هەر بۆیە ئاڵێم هەموو ڕۆژێ بێ ڕوبەڕوێمە بێ خەباتی خۆمان بکەین ئەبێ ڕیزی خۆمان یەخەین ئەبێ کارکەین بە دژی ئەم هەڵاوارن و جیاکاریانە